ولی تماشاوانیجا دمک هستیاردا چارچوبه راوشک و پیشهاتک هستیاردا شاندا بلند حکومت هریما کردستانه کجه پیکنرین کابینانه سردانا بغداد کردن جاریه سروکن همو فراکسیون کردستانی و پرانی هادنا پیشوازی کردن بگمان شونداس جوینینان دست بکرد جلسه سروکاتین عراق گل آلین به باندورین سیاسی و هف پیمانیان لسراست کسی یکم حتی درنگی شوی اف جوین بردامبن ایدی هیویه که کو اف پرسه بیت چارا سرکن جبر کو پرسه که هنوکیا هستیار و گرنگجیم برئيس محمد حسن سعادية وشافديري سياسي لبغداد جلمه برئيس محمد دماتا باجبه ايديش خوا بغداد بايتخت عراقي وكا سمبوله كي جلن عراقي وبهافراجياني بايتخت همو عراقي هر کسی شانازيه بيريدي كد ايدي همو عراقي جي بيگمان در انجام بري خود كان بغداد و چارچوب بغداد و لبغداد بگمان که رمز سروریا في ولاتي هول ددن پرزگری کن خوشاره سر بکن ایدی تو بینی گلو ویجاره فعلا قناعتك وصا جدي هي كويكش پرزگری کن میجینین بروکا عراق گرتی بیت چاره سر کرن او جی شراکتك راستقینه ما في هولاتي بونه ابو همو پیکاتین عراق دناف داین هرما کردستان کو بود دماسه مهانه موچور نگرتیا رو شوان پریشانه بسم الله الرحمن بەناوی خی بەخشندە میهرەبان سڵاو لە جەنابەت سڵاو لە بینەرانی بەڕێزیش لە ڕاستیدا ئەو جدیەتەی کە هەستمان پێکرد لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو وەفدە باڵایی کە سەردانی بەغدایان کرد بەڕاستی شاندێکی باڵا بوو هەروەها نیەتێکی جدیش هەیە لەلایەن سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگیەوە لەلایەن سەرکردەکانی ئیترافی ئیدارەی دەوڵەتەوە ئەوە هەستمان پێ کردووە جنابی سوودانی کە دەیەوێت جدیە لەسەر کەمکردنەوەی کێشەکان و دۆزینەوەی چارەسەر بەڵێ ئێمە پێمان وایە کە هەردوو لا جدی و ڕژدن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەڕێ سوودانیش هەردوو لایەن ڕژد و جدین لە دۆزینەوەی چارەسەرێک و ئەم کۆتایهێنان بەم دۆسیە بە شێوەیەکی هەمیشەی بە تایبەتی دۆسیەی چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمویان برامانن ئێمە هەستمان بە جدیەت کرد بەڕێ سوودانی جدیە لە دۆزینەوەی چارەسەرێکی سەرکەوتوو بۆم دۆسیەیە كواتا برئيس محمد ازو تو همو هاون اجتماعيين قد چارتو في جغرافيا دادجين كو بيجن عراق چار نويسه همان وك ايكه گلو تا چند گرنگه چار نویسه وان مادام ایک به همو یک جغرافیا دبجین همو ناسنامه عراقیه هي ما في وكفيجي بهاميان بيت دست بركرن ديدناتا برسي كرنا خلق كردستان فعلا منطقيه لقول همو بيفرن اخلاقيه سياسي عراقيانه وجدانيانه تاچان گرنگه پرسن ایتب سیاسی کرن زوزو بیت چاره سر کرن دوباره نبیت اصلا بەڵێ جەنابی پێشکەشکار ئێستا ئێمە حکوومەتی بەڕە سوودانی نایوێت گەل برسی بکات حکوومەتی بەڕە سوودانی هیچ نیەتێکی نییە هەر بیریشی لەوە نەکردوێتەوە کە گەلی خۆی برسی بکات گەلی کورد گەلی ئێمەن بەشێکن لە عێراق و جیانا بنەوە ئەوان عێراقین ئەوان بە نیشتیمانی بوونیان بە پێناسەکانیان عێراقین هیچ حکوومەتێک ناتوانێت برسیەتیانکە هیچ حکوومەتێک لەژێر هیچ ناوێکدا ناتوانێت هاوڵاتێکی عێراقی لە باکوور بە یاخود لە باشوور برسی بکات نامانوێت بگەڕێنەوە بە سەردەمی سیستەمکاری کە سەردەمی سەدام حوسێنی گۆڕ بەگۆڕ بوو کە زوڵمی لە کورد کرد زوڵمی لە شیعە کرد زوڵمی لە کوردەکان کرد ئێمە بە هیچ شێوەیەک ناهێڵین ڕێگە نادەین دەست ببرێت بۆ قوت و ڕستی خەڵک بە تایبەتی گەلی هەرێمی کوردستان لە باکوور بەڵام هەندێک کێشە هەن هەندێک ناکۆکی هەن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیدا هیچ کەسێک مافی ئەوەی نییە لە هەر پۆستێکدا بێت کە دەست بۆ قوت و ڕزقی هاوڵاتیان بات هیچ لایەنێک مافی نییە کە گەل برسی بکات گەلی کورد گەلێکی بەڕێزن برامانە لە نیشتیماندا لە نیشتیمانی بووندا هاوبەشین لە دیندا هاوبەشین هەمویان برای ئێمەن ئەوان بەشێکن لە ئێمە عێراق وڵاتی ئەوانە لە هەمان وڵاتە دەژین پێویستە سوود لە خێر و بەرەکەتی عێراق ببینن خاوەنی پێناسی عێراقی بوونن بله برئيس محمد که هونجی به عربیت بجنه سر خلکی ببره لرزق وان نبره ایدیا و بخوجی یا دیاره اما بحث روشانو كيف كان بيجمان محمد شاه السوداني باوريا سركدات سياسيه كردستاني جي بي هي كو دكاره انكونيته كجديه بو چاره سركنا پرزگيري كان ليوي که چافدر هن چافدر دي بيجن دبه لپشرا هن آلين سياسي هبن پرزگيري كان بو دروس كان لا او كو دوهي مديتي او ماراسونا دبلوماسيا بلند سروكي حكومت هرما كردستان ديگل همو برپسين آلين سياسيين بباندورجي جيفيا بو وانجي پشتوانيا چاره سركنا وان پرزگيري كان كيري بو قالوا فعلا تدبيني لبغداد بلي دامو دزگين فرمي آلیان سیاسی جی گشتن و قناعت کوی دی بسه بلا راوش چاره سر بکن
من زانیاریم هەیە کە قسە لەگەڵ تۆدا دەکەم بەڵێ بەڵێ ئاگام لە کۆبوونەوەکانی بەڕێزمە سوبارزانی هەیە لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی و پارتە سیاسیەکان و سەرکردە حکومیەکان ئێمە هەستمان کرد کە هەردوو لایەن جدی بەپەی زانیاریەکانی ئێمە کەشوهەواکە ئەرێنی بوون هەردوو لا سوور بوون لەسەر ئەوەی کێشاکان چارەسەر بکرین بڕوا ناکەم هیچ لایەنێک هەبێت کە بێوێت دەست لە مافەکانی گەلی کوردات چونکە ئەوان گەلی عراقین هیچ لایەنێک نییە لە بەرژەوەندی هیچ لایەنێک نییە کە ئازاری گەلی کوردستان بدا لە عێراقدا بەڵکو ئەوەی هەیە کە ئێستا بەڕێسوودانی دیدگایەکی هەیەکە کۆمەڵە کێشەی تەکنیکی هەن لە دابشکردنی موچە و لە بەڕێوەبردنی نەوتە ئێمە کێشەمان هەیە پێویستمان بە چارەسەرە پێویستمان بە پرسیارکردن و وەڵامدانەوە هەیە چ جای لە ئەرێمی کوردستان و یاخود لە حکوومەتی بەغدادیش هیچ لایەنێکی سیاسی نییە هیچ کێشەیەکی سیاسی نییە بەڵکو ئەوەی هەیە تەنها کێشەی تەکنیکیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا هەر لەبەر ئەوە دوێنێ ئەو کۆبوونەوەی کە بەڕێزمە سووربارزانی کردی لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی زۆر سەرکەوتوو بووە ئەرێنی بوون کەشەوەکە سلبی و نەرێنی نەبووە بەڵکو کەشەکە زۆر ئەرێنی بووە هەردوو لاویسوانە بەرەو چارەسەرێکی هەمیشەیی بڕۆن ئینشاءالله ئەنجامەکەشی دەبینین بەڵێ توزانیژی کە چاودێرین سیاسیین میناتە و ژنێزیک و ڕاوشە دشۆپینین دەبە پەیوەندیێنان دەگەل بەرپرسان جیابن لە پشت پەردێ بزانبین گەل و چ تێگوتن ڕاوش بەرەفکی بەچیت تودبێژی هەند زانیاری جەمتە هەنە نوکە توزانیژی کی بینەرێمە بەڕاپتەرێ بینەرێ هەرێما کوردستانەیە چاویان لە ئەکرانەیە دەرئەنجامێ بێسەرەدانێوا چاوبن کەواتە گەل و تود باوەریێدای و جڤینا یەکشەمبیە یا جواتە وەزیرên عێراقی دیباوەیەکی کونکرێتی دێ بریار هێتەدان شایستێن داراییên هەرێما کوردستانê بێنەشاندن موچێ فەرمانبەرا بێتەشاندن بەڵێ بەبێ گومان من زانیاریم هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدادا ئێستا حکوومەتی عێراق دڵنیام سوورە لەسەر ناردنی کۆمەڵێک سولفە وەکو دەستپێشخەری یەکەم بۆ ئەوەی ئەم کێشەی موچە چارەسەر بێت هەروەها دواتریش دابنیشن بۆ گفتوگۆکان من جەختی لێ دەکەمەوە کە پێویستە هەردوولا لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن هەموو کێشەکان بخەنە سەر مێزەکە چارەسەری بکەن چارەسەریان بۆ بدۆزنەوە ئەو کێشانی لێنەوەن هەردوو حکوومەتدا هەیە چونکە مێزی گفتوگۆ باشترین چارەسەرە گفتوگۆ لەسەر ئەو خاڵانە بکەن کە هەڵوەسراون کە کێشەن بە چارەسەرێکی هەمیشەیە بڕۆنە دەرەوە من نزیکم لە کۆبوونەوەکان و ئاگاداری کۆبوونەوەکانی بەڕێزمە سووربارزانی بووم لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی هەموو کۆبوونەوەکان ئەرێنی بوون کەشەوەکە ئەرێنێ بوون هەموو لایەک گەشتبینن بۆی کە ئەم کێشانە بە زووی چارەسەر دەبن ئینشاءالله بەڵێ کە پرسەمەیەداویەوە بە بەڕێز محەممەد توزانی ژێڕێکارێن دەستوری هەنە یاسایی هەنە دەمان دەمدارێکەفنی سیاسی هەنە و ئەوێ نەها ئیدارە ڕەوشە عێراقەتیان بە هەرێما کوردستانیش بێ هەموو باش هەبدوو دناسن بەری پرۆسس ئازادی عێراق ئەو هەفەیمانیان هەبدوو بوون بە هاڤرا دیەک بەرەدا لە دژی ستەم و دکتاتۆریە شارکردنە یعنی مرۆڤێن غەریب نینە دیگەلێکا دووکەواتە بەردەوامژی گوت و بێژان دکەن لە گوت و بێژەژی بەردەوام دووبارە دەبن دەم دچیت ڕەوش تەسحید دەبی چارەسەر نینە کەواتە تو باوەریەدا گەل و vێجارەی دی ئەو خۆشی بێزار بوونە ڕەوشی چارەسەر بکەن و هەموو ڕێکار و هەموو فاکتەر بەردەستێواندا هەدە بەڵێ لە بەش یەکەمی قسەکانمدا ئەوەم سوور کردەوە کە هەمومان لەیەک ریزین هەمومان لەیەک بەلەم داین ئێمە دژی دیکتاتۆریەت شەڕمان کردووە ئێمە مێژوی پێکەوەمان هەیە نابێت هیچ لایەنێکمان لە پشتەوە جێبهێڵین بەشی دووەمی قسەکانم ئەوەیە کە جەخت لەوە دەکەمەوە کە کێشەکان ئیداری و فەنین نەخێر کێشەکان سیاسی نین ئەمە وەمان لێ دەکات کە گەشت ببینی بە چارەسەرکردنی کێشەکان کۆمەڵە کێشەی ئیداری و فەنی و هونەری هەن ئینشاءالله کێشەکان پەیوەستن بە بەڕێوەبردنی دۆسیەی نەوت و دۆسیەی ئیداری دۆسیەی داراییەوە ئەمە کێشەکەیە کێشەکەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی لە داهاتی نەوت و لە خەرجکردنی پارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە ئەمڕۆ ئینشاءالله کۆمەڵێک مناقەشە و گفتوگۆ دەبێت لە نێوان سەرکردە سیاسیەکانی هەردوو لاو لە نێوان سەرکردە سیاسەکان چوارچێوە هەماهەنگی لە نێوان خۆشیاندا من نزیکم لە پێکاتەکەەوە نزیکم لە دۆخەکەەوە ئینشاءالله مژدەی خێر دەبیستین هەمومان گەشتبینین ئینشاءالله چارەسەرێکی ڕیشەیی بۆ ئەم کێشەیە دەبینین ئەوەی کە پێویستە هەردوو لە دەستی پێوە بگرن دوور بکەونەوە لەوەی کە لێدوانی ئاگرین لێدوانی تووڕەیی لێدوانی تۆمەتبارکردن دژی یەکتر بەکار بهێنین چونکە ئەمە سوود بە هیچ لایەنێک نابێنێت ئەبەم قسەکردنە بە قسەی تند هیچ کامان ناگەن بە مافەکانمان پێویستە واز لەو لێدوانانە بێنین بە زمانێکی برایانە و بە زمانێکی لۆژیکانە قسە بکەین بۆ ئەوەی کە گفتوگویەکی بنیادنەرمان هەبێت ئینشاءالله بە پشتیوانی خوا کۆمەڵە ڕێکەوتنی گشتگیر و
ڕەگەزی دەبینی لەداهات بەڵێ گەلی سپاس برێس محەممەد حەسەن سعادی چاودێری سیاسی لە بەغدا سپاس ڕۆژێکە خۆش.